چیتر ئێرانەکەی پێشتر نەما کە توانای هەڕەشەی هەبێت. ئەمریکا و ئیسرائیل چۆن نینۆکەکانی ئێرانیان کرد. دوجار بەرەبەیانی ئەمڕۆ یەکشەممە 22 حوزەیران دوای ئەوەی هەمووان چاوەڕوانی سەرۆکی ئەمریکا بوون تا بڕیارە گرنگەکە بدات بۆ بەکارهێنانی فڕۆکە مەترسیدارەکە بە ئامانجی لە ناوبردننی بنکە ئەتۆمیەکانی ئێران. سەرنجام ترامپ واژۆی کرد و فڕۆکەی ئەمریکی بیت و سپیرێت لە چەند خولەکێکدا بنکە ئەتۆمیەکانی نەتەنز، ئەسفەهان و فۆردۆی خاپوور کرد. هەردوای هێرشەکە ڕاستەوخۆ ترامپ ڕایگەیاند کە توانە ئەتۆمیەکانی ئێرانیان لە ناو برد. وتیشی چیتر ئێران مەترسی نەما بۆ سەر ئیسرائیل. بنکە ئەتۆمیەکانی ئێران بە تایبەت بنکەی فۆردۆی نزیک شاری قوم پێویستی بەکارهێنانی چەک و فڕۆکەی ئەمریکی بوو بۆ لە ناوبردننی، چونکە لەژێر شاخێکدایە بە قوڵایی 10 مەتر. بەڵام فڕۆکە ئەمریکیەکە با بۆردومانی بنکەکە گەمەکەی یەکلایی کردەوە. ئاژانسەکان دەڵێن ئەمریکا نزیکەی 30 تەن چەک و موشکی ئاراستەی بنکەکە کردووە. بەنەمانی بنکە ئەتۆمیەکانی ئێرانیش مەترسیا وڵاتە بۆ سەر ئیسرائیل و ناوچەکە بە یەکجاری نامێنێت. جیالەوەی ئێران توانای موشکیەکانی بەهۆی شەڕی ئیسرائیلەوە زۆر کەمی کردووە، بەمەش توانای سەربازیەکانی ئێران ئێستا هەرگیز وەک جاران نییە. ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ هێرشەکانیان دەڵێن ئامانجیان گۆڕینی ڕژێمی ئێران نییە، بەڵام بە هێرشەکانیان کارێکیان بەو وڵاتە کردووە کە ڕژێمەکە نزیکە لە مردن، چونکە نینۆکەکانیان کردووە و پێناچێت توانای ئەوەی هەبێت لەمە و دوا بە ئارەزوی خۆی سەری خۆشی بخورێنێت.